ڕۆژێک دوای دەرچوونی بڕیاری لە سێدارەدان بۆ عەجاج گەورە تاوانباری گرتوخانەی نوگرە سەلمان. لوقمان تاقانەی ئەنفالە لەگەڵ هاوژینەکەی لە خۆشی دەرچوونی بڕیارەکە وەک جەژن خواردن لە نێو گوندەکەی خۆیان دروست دەکەن. ئەوەی چێک بۆ لە زیندانیانی گرتوخانەکە هەر بۆیە سکاڵای لەسەر عەجاج بۆ لەوەی دەستی بۆ لە کوشتن و ئازاردانی چەندین کوردی بێتاوان و بەچاوەکانی خۆی هەمووی بینیوە، بەڵام ئێستا لەگەڵ بەزووی لە سێدارەدانی نییە، بەڵکو دەڵێت پێویستە بهێڵڕێتەوە تا نهێنیە شاراوەکان ئاشکرا بکات. ئەمڕۆ بۆ ئێمە وەکو ئەو وایە جەژنێکە وەڵای ئەتا بتوانین محاولەی لیا بکرێت بمێنێتەوە بە تەعەزیبەوە چۆن نەقاراتی و ئێمە کرد و ئێمەیان تەعەزیب نەفسیدا و ئێمەیان برسی کرد و تینی کرد و ژەهراوی کرد ئەوش ئاوا بمێنێتەوە کەیسی زۆر لەسەری ماوە ئاشکرا بێت نەوکا کەیسەکە یەکسەردا بخڕی بێژن حکومی ئیعدامی دریا ئەمە حەساو نییە کەیسەکان تری وا ماوە بە ئەوانش ئاشکرا بێت. ئیتر هەتا بێژی وەڵا برا زاڵمی تعدایەک لە خەڵ لە هەوەسی بیای پیرەژن بیایە ئەختیار بیایە ئیداوە بەردار هەوەسیژی بیایە هیچی نوێک لێ هات و ڕۆی وەیەواشیە گۆ ناو خەڵکە ئیتر ئەمانەمانە دی برانە نان بینە ئاو بینە حەوت مانگ لەبان ئەو عەرزەکەی مە شەو و ڕۆژ لەبان عەرزەکە بیمان زمسانی و ڕۆیمان مانگ چوار مانگ یانگزە هاتینەوە. عەجاج ئەحمەد حەردان دوای تاوانبارکردنی بە ئەنجامدانی کۆمەڵکوژی دژ بە گیراوانی گرتوخانەی نوگرە سەلمان دادگای باڵای تاوانەکانی عێراق سزای لە سێدارەدانی دوای دوو دانیشتن بۆ دەرکرد. شایەت حاڵەکان لە وتەکانیان بە دڕندە و جەلاد لە لای دادوەر ناویان بەربەوەی دەستی بۆ لە کوشتن و ئەشکەنجەدان و برسیکردنی گەورە و منداڵی گیراوی نێو گرتوخانەی نوگرە سەلمان. سەرۆکی کۆمەڵی داکۆکیکردن لە کەسوکاری ئەنفالکراوانی گەرمیان ئاماژە بۆ دەکات، بۆیە داوای زوو جێبەجەکردنی بڕیاری لە سێدارەدانەکەی عەجاج دەکەین چونکە هیچ گەرەنتیەک لە عێراقدا نییە. ئێستا 8 ئەفسەری پلە باڵا لە دەرئەنجامی دەستگیرکردنی عەجاج با بڵێن بەدەست هاتووە ئەمە بابەتێکە. دوو هەموو ئەو شتانی کە لای عەجاجە شتی زۆر لایە ئەوەی کە باسیوە کەمترینە ئەوەی کە ماوە باسی بکە و دانی پیا بنە زۆرترینە، بەڵام بەڕێستان نەزانن کە عێراق وڵاتێکە ناتوانانی ئەوە بڵی مەسەرەن بمێنێتەوە چونکە بۆ خۆتەزانی ئێستا لە سەروبەندی تەشکیلکردنی حکوومەتی عێراقیە و یاخود ئەم بارودۆخە سیاسی کە لە عێراق هەیە ئەمە واکات هیچ گرنتیەک نییە لە بەرامبەر ئەوەی کە بەیانی ئازاد نەبێ. کەسوکاری ئەنفالکراوان لە تاوای ناوچە جیاوازەکانی هەرێمی کورسان دڵخۆشن بە بڕیارەکەی دادگا، بەشێکیان داوای زوو لە سێدارەدانی عەجاج دەکەن و بەشێکی دیکەش ڕای پێچەوانیان هەیە و بە پێویستی دەزانن لێکۆڵینەوەی زیاتری لەگەڵدا بکرێت تا ئەو گۆڕە بە کۆمەڵانەی دیار نییە ئاشکرای بکات و نهێنی زیاتر بخاتە ڕوو. دیار جەمال دەنگی ئەمریکا، گەرمیان.